چوونەسەرەوەی نرخی شەکر و پاساوی فریوکارانەی بەرپرسانی ڕەژیم. بەڕێوەبەری پیشەیی کارخانەکانی قەند و شەکر ڕۆژی چاردەی ڕێبەندان لە وتوێژ لەگەڵ وێبسایتی تەجارەت نیوزە وێڕای پشتیوانی لە هەڵوەشانەوەی معافیەتی ماڵیاتی شەکر پێشبینی کرد کە تا کۆتایی ئەم ساڵ و بە حیسابکردنی 9% مالیات قیمەتی هەر کیلۆیەک شەکر نزیکەی 1000 تمەنگران بێت. بەهمەن دانایی وتی کە وەزارەتی تەندروستی لە بڕیاری دەوڵەت بۆ لابردنی معافیەتی ماڵیاتی شەکر پشتیوانی دەکات، چونکە شەکر بۆ خەڵک زیانبارە و بەکارهێنانی کەمتری لەسەر کۆنتترۆلی دیابێت و نەخۆشیە هاوشێوەکان کاریگەری دادنێت. ئەگەرچی بۆ ڕەتکردنەوەی ئەم ئیدعا فریوکارانەیە پێویست بە دەلیل هێنانەوە ناکات، بەڵام جێی خۆیەتی کە چاوخشاندنێکمان بێت بەسەر بۆچوون و ئامار و ئەرقامی ڕسمی خودی دەوڵەت لەم بوارەدا تا درۆبوونی ئەم ئیدعایە کە گۆیە بەهای شەکر بەهۆی پاراستنی سڵامەتی خەڵکو و هێنانە خوارەوەی ئاستی توشبوون بە نەخۆشیەکانی وەک دیابێت چۆتە سەرێ زیاتر ئاشکرا بێت. ئامارە ڕسمیەکانی دەوڵەت نیشانی دەدات کە لە ناو خۆراکیەکاندا تەنیا شەکر گران نەبووە، بەڵکو گرانی هەموو ڕۆژەی ڕێکۆردێکی تازە تۆمەر دەکات و لە ئاکامدا لیستێکی دوور و درێژ لە خۆراکیەکان لەسەر سفرەی خەڵک نەماون. لە یەکێک لە نوێترین ئامارەکان لەمبارەوە ناوەندی ئاماری ئێران لە مانگی خەزەڵوەری ڕابردوودا ڕایگەیان کە قیمەتی خۆراکە سەرەکیەکان لە ئێران لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا نسبەت بە دەورەی پێشوو لەگەڵ گۆڕانی قیمەتی 100% بەڕۆڕووبوونەتەوەکە ئەم ڕقەمە ڕێکۆردێکی تازە لە تەوەڕوومی خۆراک دێتە ئەژمار. قیمەتی هەر کیلۆ مریشک و گۆشتی سوور لە یەک ساڵی ڕابردوودا بە دوای یەکدا 2 بەرابەر و 30% زیادیان کردەوە و بە شێوەی گشتی لە ساڵی 1390ەوە هەتا ئێستا ئاستی بەکارهێنانی گۆشت لە ئێران زیاتر لە 40% هاتۆتە خوارێ. بە شێوەی دیاریکراو سەبارەت بە شەکر بە پێی نوێترین ئاماری وەزارەتی سەنعەت، مەعدەن و تجارەت دەربارەی گۆڕانی بەهای کاڵا ئەساسیەکان قیمەتی پەسەندکراوی دەوڵەتی بۆ شەکر لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 90% چۆتە سەرێ. لەمبارەوە بە وتەی بەڕێوەبەری یەکێتی بنکداران چوونەسەرەوەی قیمەتی قەند و شەکر بۆتە هۆی ئەوەی کە ئەم کاڵایانە لە سەردەستی کارخانەکان بمێنێتەوە و لە بازاردا داواکاری بۆ کڕێنی ئەم دوو کاڵایە بوونی نییە. هەروەها بە وتەی سەرۆکی کۆمیسیۆنی کشتوکاڵ و پیشەسازی تەنیا لە ماوەی ساڵانی 1390 تا 1399 بەکارهێنانی قەند و شەکر لەلایەن بنەماڵە ئێرانیەکانەوە 33% هاتۆتە خوارێ. بەم جۆرە شەکریش بەو لیستە زیاد بووە کە ئارام ئارام لەسەر سفرەی بنەماڵە ئێرانیەکان لا دەچێت. بەپێی ئامارە ڕسمیەکانی ڕژیم توانایی کڕینی خەڵکی ئێران تەنیا لە ماوەی یەک ساڵدا پتل لە 50% هاتۆتە خوارێ. بەپێی راپۆرتی هەواڵنێری ئیلنا گرانی شیرەمەنی و هێلکە یەکجار جێگای نیگەرانیە. زۆرێک لە خەڵک دەمێکە گۆشتی سوور و گۆشتی مریشک و تەنانەت هێلکەیان بە ناچار لەسەر سفرەی هەژارانەیان لابردووە و لە ئێستاشدا بە دلیلی گرانی لەگەڵ نەمانی شەکر لەسەر سفرەکانیان بەڕەوڕن. ئەگەرچی قیمەتی شەکر بەرهەمی ناوخۆیی بۆ مانگی ڕەشەمەی 1400 13350 ریال بۆ هەر کیلۆیەک دیاریکراوە، بەڵام لێ کۆڵینەوە مەیدانیەکان نیشانی دەدات کە هەر لە ئێستاوە هەر کیلۆیەک شەکر لە بازاڕی ئازاد و لە عومدە فرۆشەکاندا بە قیمەتی پتل لە 22,000 تمەن دەفرۆشێت. ڕوتی لێکدانەوەی ئامارەکانی وەزارەتی سەنعەت، مەعدەن و تجارەت سەبارەت بە قیمەتی کاڵا سەرەکیەکان لە مانگی بەفرامباری ساڵی 1400 نیشانی دەدات کە نرخی ئەم کاڵایانە نسبەت بە مانگی بەفرامباری 1399 لەگەڵ چوونەسەرەوەی بێوێنەی قیمەت بەڕۆڕووبوونەتەوە. لێکدانەوەی قیمەتی کاڵا سەرەکیەکان لە ماوەی یەک ساڵدا نیشانی دەدات کە قیمەتی برنجی ئێرانی و شەکر 80%، گۆشتی گوێرەکە 42%، گۆشتی مریش 45% و گۆشتی مەڕ 21% چۆتە سەرێ. هەر بۆیە وتەکانی بەهمەن دانایی بەڕێوەبەری ئەنجومەنی پیشەیی کارخانەکانی قەند و شەکری ئێران سەبارەت بەوەی کە چوونەسەرەوەی قیمەتی شەکر بۆ پاراستنی سڵامەتی خەڵکە ئیدعایەکی دوور لە ڕاستیە. گرانبوونی شەکر نەتەنیا بەو هۆکارە نییە کە گۆیا دەوڵەت نیگەرانی سڵامەتی خەڵکە، بەڵکو نیشانەی بێکەفایەتی بەرپرسان و بوونی گەندەڵی بەرین لە بوارەکانی ماڵی و حکوومەتیدایە. ئامارە ڕسمیەکان تەوەڕووم و گرانی بەردەوامی کاڵاکان لە ئێران نیشان دەدەن کە بێگومان شەکریش یەکێک لەوانە.
ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەکەوە دەستی سەرمایهدارانی قازانجپەرستی بۆ ڕاندخۆری و قۆڕغکاری هەموو جۆرە کاڵا و پێداویستەکانی خەڵک ئاواڵە هێشتۆتەوە و لەلایەکی دیکەشەوە گشت ناڕەزایەتیەک بە گولە و سەرکوت وەڵام دەداتەوە. لەو جێگەیەوە کە گرانبوونی شەکریش لە قەیرانی ئابووری و گەندەڵی سیستماتیکی ناو هەموو ناوەندەکانی ڕژیمەوە سەرچاوە دەگرێت، تا نیزامی سەرمایهداری کۆماری ئیسلامی لەسەرکارە، کێشەی تەوەڕوم و گرانی لە ئێرانیش بە شێوەی ڕیشەیی چارەسەر نابێت. بێگومان چارەسەرکردنی تەوەڕوم و گرانی هەوسار پچراو تەنیا دەتوانێت ئاکام و بەرهەمی ڕاستە و خۆی خەباتی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش و بێبەشی کۆمەڵ بێت.